لەسەر چارەنووسی دادگای فیدراڵی و چارەسەری پرسی موچە من میوانێکم هەیە لە ستۆدیۆی ئیخلاس دلێمی ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق گفتوگۆی لەگەڵەکەم لەسەر ئەم پرسە. ئیخلاسخان بەخێر بیت بۆ ستۆدیۆی کوردستان 24. بێگومان هەموو لایەکەزانین لە چەند ڕۆژی ڕابردووە بە بیانووی کێشەی خۆر عەبدوڵڵا 6 ئەندامی سەرەکی و 3 ئەندامی یەدەجی دادگای فیدراڵی ئاڵین دەست لە کارکێشانەوەیان پێشکەش کرد. قسە لەسەرەوەی هەیە ئەمە گرفت دروستەکات لە کۆمەڵی ڕۆوە. توانی پێمان بڵێ لە چ ڕوویەکەوە گرنگترین ئەو بابەتانەی کە بەدەست لە کارکێشانەوەی ئەم ئەندامانەی دادگای فیدراڵی کێشەی تا دروستە بێ کامانە؟ طبعا تحية طيبة شتێک سپاس بۆ کوردستان 24 و جەنابەت و هەروەها تەواوی بینەرانی کوردستان 24. ئێمە دەزانین کە دادگای فیدراڵی 9 ئەندامی تێیدا دەستە کارکێشانەوە ڕاگات. ئەمە وێنەیەکی بێوێنەیە لە چاو خۆی، لە چاو ئەو سیستەمە سیاسی کە تاوەکو ئێستا هەبووە. بەم شێوەیە هیچ کات نەبووە کە بەم ژمارە زۆرە دەستە کارکێشانەوە هەبێت. لە پێشتر لەلایەن حکوومەتی ئێستا کە هەیە ئەم چارچەوەیەکە هەیە ئەو کاتە کۆنتڕۆڵکردنێک هەبوو بە هەموو ئەو دەستگانەی کە هەیە لەگەڵ ئەو بڕیارانەی کە پێشتر ئەدرا کە لە نێوان کوتلە سیاسیەکانە ئەدرا ئەکرا خێرا با بڵین تەداخولێک ئەکرا ئەوش بە تایبەتی لەلایەن ئێرانەوە لە کاتێکا کە ئێستا ئێران سەرقاڵی کێشەکانی خۆیەتی لەگەڵ ئیسرائیل دەبینین ئێستا تەواوی ئەو بڕیارە عێراقیانەی کە لەم چوارچێوەیە هەر هەمووی ئاڵۆزی بەخۆ دەبینێت نەک تەنیا لە ڕۆژانی داهاتووشتا دەبینین. نعم وصلنا ئێمە گەیشتینە ئەوەی کە بزانین گەیشتونەتە کوێک لە دادگای فیدراڵی ئەگەر بێت و دەست لە کار بکشێتەوە. سەرۆکی باڵای قەزایی لەگەڵ سەرۆکی دادگای باڵای فیدراڵی لەگەڵ سەرۆکی دادگای باڵای لە کوردستان ئەبێ لەگەڵ دادگای باڵایە دابنیشن. دەبێت ئەم ناوانە پێش هەڵبژاردن لەگەڵ ئەم کەسانە دابنیشن پێشەوەی کە ئەم 4 مانگە کۆتایی پێ بدێت بۆ ئەوەی کە بزانین ئەم حاڵەتە بەرەو کووە دەچێت، چونکە ئەمە قوبوڵکراو نییە ئەوان دەستیان لە کار کێشاوەوە وەکو حزبی پارتی دموکراتی ڕێیەکی ترمان هەبوو، بۆچوونێکی تر هەبوو. ڕەنگە ئێستا کۆمەڵێک گۆڕانکاری هاتوۆتە ئارەوە بۆیە ئەوە نیشان نادات یاخود ئەوە نەگۆڕە لە لای ئێمە تێڕوانینمان بۆ دادگای باڵای فیدراڵی. ئێمە ڕوانینێکی سیاسی ترمان هەبوو بەڵام ئەوان دەستیان لە کار کێشەوە. لێرە هەندێک لە دەستگا جیاوازەکانی دیکە هەیە کە بە هەمان شێوە دەچێت، بە هەمان ئاکار دەچێت. بۆ نمونە مؤسسە ئەمنیەکان دەستگا ئەمنیەکان بە هەمان شێوە کاریگەریەکانی شەڕ و لە نێوان ئێران و ئیسرائیل بە تەواوەتی دەرکەوتووە لەسەر عێراق. بەڵام بۆچوونی ئەوەمان هەیە چاقوت پێشبینی ئەوە دەکەم ئەم کاریگەریانە زۆر زیاتر بکرێت، بە تایبەتی پێش ئەوەی کە کاریگاتە سەر ئێران ڕەنگە کاریگەری ئەکاتە سەر ناوخۆی عێراقیش. ئەمە بە بۆچوونی من بۆی ئەەکەم پێشبینی زەختێکی سیاسی زیاد لە حەد لەسەر ئەم دامەزراوانە هەیە. ئەمە شتێکی ئاساییە. دەزانین کە بڕیارەکانی عێراق بەدەست خودی عێراقیەکان نییە. ئازانین کە ئەو زۆربەی بڕیارەکان لەلایەن ئێران بووە، زۆربەی بڕیارە سیاسیەکان، بڕیارە ئەمنیەکان، تەنانەت بڕیارە نێودوڵەتیەکان دایمە کاریگەری ئێران هەبووە لەسەر عێراق. بەڵام عێراق کاتی ئەوەی نییە، تەنانەت ناشتوانێت ئێستا
ئەو کاتەی بەدەستەوە نەماوە کە بێتە ناو کاروباری عێراقەوە و ئێستا دەسوەردان بیکات لە ناو کاروباری عێراق بۆیە دەبینی لەلایەن هەندێک دەستگاکانەوە جۆرێک بابەتە پەیوەندی بە خۆر عەبدوڵڵاوە هەبووە کە کێشەیەکە لەگەڵ کوێیتە ئەمە چه پەیوەندیی بە ئێرانەوە هەیە تا بەڵێ نعم خۆر عەبدوڵڵا بەڕێستان دەزانن لە کاتی سەدام حوسێنەوە لە بڕیاری ئەوەوە لەو کاتە دواتر لە دوای مالکی و دواتر لەلایەن تەواوی حکوومەتە یەک لە دوای یەک لە دوایەکەکان کە خۆر عەبدوڵڵا تایبەت بێت بە کوێیت و بدرێ بە کوێیت لە دوای ئەوە ئەم بڕیارە هەڵوەشایەوە کەواتە دادگای باڵای فیدراڵی دەڵێت ئەم خۆر عەبدوڵڵا هی عێراقە و لە کاتی سەدام حوسێن و کوێیتە ئەم لە یەک تێگەیشتنە هەبوو لە نێوانیانە ئیتفاق لە بینی خوان هەبوو ئەو کاتە ئەوە هی ئەو کاتە بۆ ئەو بڕیارە بەڵام ئێستا ناتوانێت دادگای باڵای فیدراڵی جارێکی تر بڕیار لەبارەی ئەوە بدات ناتوانێت بڕیارێکی لەو بابرێ بدا بڵێ ئەم بڕیارە پوچەڵ بۆتەوە مایەوە لە نێوان چارچێوەی هەماهەنگی لەگەڵ ئەم بڕیارانەی دیکە بۆیە نەیتوانی بڕیارێکی دروست لەو بارەیەوە بدات لە لایەکی تریشەوە دەوترێت نەخێر دروستە ئەم بڕیارە کاتێک ئەڵێن کە گەڕانەوە بۆ ئەم بڕیارە دەوەستێت ئەمە کێشەی نێودوڵەتیە هێنێتە ئاراوە لە نێوان کوێیت لە نێوان سعودیا لە نێوان ئەمریکیەکان کەواتە ئەمە لە یەکترێزان لە نێوان چارچەوەی هەماهەنگی دروست ئەکات بۆیە بڕیار لەلایەن دادگای فیدراڵیەوە نەئەدرا بۆیە بڕیارێک ئەدرا دادگای فیدراڵی زەختی زیاتریان لەسەر بۆ ئەمەیان کرد بە بیانویە بۆ کۆتایی هێنان بەو زەختانەی کە لەسەریانەوە فشار هەمیشە لە تەواوی دەستگاکانی حکوومەت لە بەغایە هەیە بە تایبەتی من لە بەغام و ئەو شتە دەزانم بە تایبەتی لە ناو دەستگا ئەمنیەکان دەستگا یاساییەکان هەمیشە ئەو فشارە هەیە بەڵام وەکو فشار لەسەر دادگای فیدراڵی ئەو فشارەی لەسەر بێت لە بەردەمی ئەو کۆمەڵێ بژاردە هەیە بژاردەیەک لە نێوان چارچێوەی هەماهەنگی لەلایەن بەرپرسانی ئەوە بە هەمان شێوە ئەبینین ئەو فشارانە لەسەر دادگای باڵای فیدراڵی و لە نێوان حیزبەکان کە بۆیان دەکرێت و لەسەر حکوومەتی شۆکە دەکرێتە سەر دادگای باڵای فیدراڵی و هەروەها لە نێوان لایەنە سیاسەکانی دیکەش بە هەمان شێوە 100% ئەمە بڕیارە سیاسەکان کاریگەری ئەخرێتە سەر وا لە دادگای باڵای فیدراڵی ئەکات کە ئەم جۆرە بڕیارە بدات وەکو ئێوە دەزانین ئەوان ئەسڵەن لە سەرەتاوە لەلایەن حیزبە سیاسەکان هەڵبژێردراون بۆیە ئێستاش ناچارن کە بڕیارێکی لەم شێوەیە بدەن ئێستا دەبینین چەند جوڵەیەکی سیاسی هەیە بۆ چاکردنەوەی ئەم پێشهاتی کاتۆتە پێشەوە ئیتر نازانین مانگێک لەبەر دەمێتی بۆ ئەوەی کە ئەم دەستە کارکێشانانەوە قبول پێشکەشکردنی ئەم دەست لە کارکێشانەوەیە هاوکات بوو لەگەڵ بابەتێک کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەبوو ئەویشەوە بوو کە چاوەڕێیەکرا دادگای فیدراڵی ئەمریکی وەلایی دەرکات بۆ بابەتی موچەی هەرێمی کوردستانەوەی کە بۆ بە کێشە لە نێوان هەولێر و بەغدا ئەمە چەند کاریگەری نەرێنی لەسەر ئەم بابەتە هەبووەوە چەند ئەم کێشەیە چارەسەرکردنی ئەم کێشەیە دواخ بەڵێ دادگای فیدراڵی ئەو کۆبوونەوەی کە لە دوو ڕۆژ لەمەوە پێش ئەنجامدا دەبوایە بڕیارێکی وەلایی بدات دژ بۆ بڕیارەی کە دراوە لە بەرامبەر ڕاگررتنی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەڵام بینیمان کە تاڕادەیەک ئەو دادگای ئێستا نەماوە بەڵام وەکو بڕیارەکە لە وەزارەتی داراییەوە هیچ پەیوەندیەکی بە دادگای باڵای فیدراڵیەوە نییە ناکرێت ئێمە چاوەڕوانی دادگای باڵای فیدراڵی بکەین تا بڕیارێکی لەم شێوێ بداتێ بڕیاری دادگای باڵا ڕوونە
ئەو بەشەی کە هی حکوومەتی هەرێمی کوردستانە دەبێت ئەو بەشە بودجەیە بدرێت کە ئەو بەشەیە کە پێویستە بدرێت نەک ئینفاقی فعلی نەک تەنیا وەزیری دارایی بەڵکو سەرۆکی سەرۆکوەزیرانی عێراق ئەویش بە هەمان شێوە ئەویش ئەبێت بزانێت کە ئەمە بڕیارێکە دەبێت تەواوی ئەم موچەیە بەبێ تەفسیراتی بۆ بکرێت و لێکدانەوەی بۆ بکرێت بدرێت بە هەرێمی کوردستان چونکەمە هیچ پەیوەندیەکی نەبە یاسای دادگای باڵای فدراڵیەوە هەیە یاساکانی ئەوەوە و ئەمە هیچ پەیوەندێکی تەنانەت بە هیچ لایەکەوە نیە ئەمە حەقی خەڵکی هەرێمی کوردستانە ئەگەر هاتوو کەمی لە پارە و بودجە هات یان نایەوێت ئەو پارێ بدات ئەوە ئەگەڕێتەوە بۆ دادگای باڵای فدراڵی ئێستا ئەمە هیچ پەیوەندێکی با دادگای باڵای فدراڵیەوە نییە ینی هەردوو لا چاوەڕێ بوون دادگای فیدراڵی لەسەر ئەم بابەتە قسەیە بکات و یەکلایی بکاتەوە مادەم تەفسیری هەڵە هەیە بۆ نەسەکە چاوەڕێ چی بکەین خەڵک چۆن موچە ئەگاتەتی لە هەرێمی کوردستان ئێستا جوڵەیەکی سیاسی زۆر بەهێز هەیە وەکو حزبی دموکراتی کوردستان لە کاتێکا کە من لەناو پەرلەمان بوومە بۆ ماوەی 8 ساڵ من لە هەموو ئەو مەلەفانەی کە پەیوەندی هەیە بەرموچەوە حزبی دموکراتی کوردستان یەکەم پاڵپشتیکار بۆ ئەوەی کە بە بەردەوام داوای مافی خەڵکی هەرێمی کوردستان کردووە وەک گوتیشم ئەو جوڵە سیاسیەی کە هەیە لەم 1-2 هەفتەی داهاتوو دەیبینیت بە تایبەتی لە مانگی 5 بە تایبەتی موچەی مانگی 5 بدرێت چونکە کۆمەڵێک مفاوزات هەیە چونکە ئێستا عێراق لە دۆخێکی زۆر خراپە چونکە ئێستا بەهۆی ئەم جەنگەوە ئەو دۆخە خراپە هاتۆتە پێشەوە بە تایبەتی لە دوای ئەو کۆبوونەیە کە هاتۆتە پێشەوە کە داوای ئەوەی کردو یەکگرتووی و یەکدەستی عێراقی کردووە ئەبێ بزانین چۆن لە کاتێکا کە لە غیابی مەلەفی موچە لە کاتێکە هاوڵاتیان برسین و موچیان لێ بڕاوە دەبێ ئەمانە چارەسەر بکرێن تابری ئەوەی کە بچن بە دوای چارەسەری خلاصێمی ئەندامی دارایی لە پەرلەمانی عێراق سپاس بۆ ئەوەی لەگەڵمان شكرا جزيلا